ئەو شتێوە ئەو ماوەیەوە هەواڵان و کەسان کە دەستیان کردەوە بۆ چالاکیە دیتمان کە ئەو شتە جوابی خۆی داوەتەوە لە زۆر گۆشە و ئەو دەوروبەریەکە دەبینین کە وەڵامی خۆی وەرگرتووەتەوە بەبێش ئەو ڕێگایە بەردەوام ئیدامەی دەدەین لەبەرەوەی کە بتوانین بە سەرنجامێکی بگەێنین ئەوەی کە منی والێکە کە بێم بەشدار بکەم دەقیقەن ئەو جوابدانەوەیە و ئەوە ئەرکێکە لەسەر شاری هەموومان دەبێت هەوڵمان هەوڵ بدەین کە ئەو چالاکیە تا سەرنجام بەردەوام بێ.